نۆڤ لە هەچ تەمەنێکدا بێت لەو تەمەنێکەتیایەتی جیاوازێک و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام هەمیشە لە تەمەنی هەرزەکاریە پڕ هەستیارترین تەمەنە لەوەی کە ئەبێت بە شێوەیەکی زۆر جیاوازتر مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بە تایبەتی دایکان و باوکان هەمیشە گرفتی ئەویان هەیە لەگەڵ منداڵەکانیان کە لە تەمەنی هەرزەکاریە چ شێوازێک زۆر گونجاوە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی زۆر باش ئەو تەمەنە بە شێوەیەکی تەندروست تێپەڕێنن. هەندێک جار تێپەڕاندنی ئەم تەمەنە بە شێوەیەکی ناتەندروست کاریگەری ئەبێت لەسەر هەموو تەواوی ژیانی ئەو گەنجە تاکو ئەبێتە تەمەنی پیریشی. ئەمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرە وەربگرین، بزانین شێوازە دروستەکەی مامەڵەکردن لەگەڵ تەمەنی هەرزەکاریدا چییە و بەکێش ئەوترێت هەرزەکار با میوانداری زۆر بەڕست مامۆستا پێشەو هەمە عەلی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی. مامۆستا سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو جەنابتان، سپاس بۆ دەفەتە. بەخێر بێ مامۆستا. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بینەرانی کورساتی بەڕێزیش. زۆر سپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین بەکێ ئەوترێت هەرزەکار. هەرزەکار بریتیە لە تەمەنێک لە قۆناغێک لە قۆناغەکان لە پێناسەی پێشترا لە 13 ساڵە و دەستی پێ ئەکرد بۆ 19 ساڵ. بەڵام توێژینەوەکان ئێستا پێمانەڵێت قۆناغی هەرزەکاری درێژ بووتەوە لە 13 ساڵەوە بۆ 25 ساڵ لەبەر بوونی تەکنەلۆژیا و مامەڵەکردنێکی زۆر لەگەڵ تەکنەلۆژیا و کەمترین هەڵگرتنی بەرپرسیارەتی مناڵان و هەرزەکاران لە ناوخانەوادەکانیان وای لێکا سن و تەمەنی قۆناغی هەرزەکاری درێژ بووتەوە بۆ قۆناغی تاوەکو 25 ساڵ. ئەکرێ بڵێن گەنجێکمانەیە تازان کۆتەواوەکە هەرزەکار بێ، ئێشتا قۆناغی هەرزەکاری تێنەپەڕان بێ، بەڵام لە پێشترا ئەمان و 18 ساڵ بۆ 19 ساڵ دوای ئەوە تێپەڕانەوە. لەما یەک قەوسی بچوو بکەمەوە بۆم بابەتە ئەگونجیە جاری وایە دایک و باوکەکان دەرونی مناڵەکانیان هەر بە مناڵی نایەڵن گەشە بکە 25 ساڵیش تێپەڕێنێ هەر دەرون پێنەگەیشتو و دەرون مناڵە ئەگونجێ بچێتە 40 ساڵ 50 ساڵ و هەکەدا إلى آخره. ئەم حاڵەتە لە دایک و باوکان زۆر کات یارمەتی دەرن بۆ ئەم بابەتە. باشە مامۆستا قۆناغی هەرزەکاری کە قۆناغێکی هەستیارە وە کۆمەڵێک گۆڕانکاری جستەیی و دەرونی تیا ڕوادات وە قۆناغی پێکەوە بەستنی تەمەنی منداڵیە بە تەمەنی گەورەبوونەوە. دایک و باوک چۆن لەگەڵ ئەم گۆڕانکاریە جستەی و دەرونیانەیە هەڵس و کەوت بکات تا ئەو بەستنەوەیە نەبێت کە بەڕێزت باسیەکەیت. ئێمە یەک شتوانەیە ئەڵێن قۆناغی هەرزەکار نەوەیە مناڵ بێ نەوەیە گەورە بێ وە گرفتەکان لە ئێمە دایک و باوکانە. جاری وایەکو مناڵ سەیرەکەین لە هەندێک مەجلیسی لە مادێ مەقامی تراڵین تۆ گەورەی عیبە، یعنی حەقی مافی خۆی پێنادەین لە کاتێکی خۆی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمینیان دکتۆر محمودی نامەنی قسەیەکی جوانەکە ئاڵێ مامەڵەکردن لەگەڵ هەرزەکارە وەکو شۆفێری وایە لە جادەیەکی لۆفاولۆفی پێچاو پێچا، هەر ئەوەندەی یەک سات غافڵ بووی لە سیاقەتت بەرەو هەڵدەی ڕۆشتووە. یعنی ئەوەندە هەستیارانەتر ئەبێ مامەڵەکم لەگەڵ قۆناغی هەرزەکاریە. ئەم علاقەیەش علاقەی بە پەیوەندی منی دایک و باوکەوەی لە قۆناغی مناڵی لە قۆناغی 12 ساڵی یەکەم و ئاسەوارەکەی لە دواییە ئەچنمەوە پێکێنم و ئەی دوورمەوە. ئێمە قسێکمان هەیە لە پەروەردا قسێکی جوان هەیە ئەڵێت هەر لە طبعا ئەمە دینەکە ئەساسەن لە بەعزێکەڵێن لە فەرمودەیەکی پێغەمبەرەوە وەرگیراوە صلی الله علیه وسلم بەعزێکە فەرموون ئەمە کاکە ئەثەرێکی قەدیمە هاتووە کە لە 7 ساڵی یەکەما یاری لەگەڵ مناڵەکەت کە 7 ساڵی دووەم بەعزێکان ئەڵێت تەئدیبی کە ڕێنمایی کە لە 7 ساڵی سێما بە هاوڕێی هاتووەم توێژینەوەی هینی کردووە بۆ 4 حوتی. 4 حوتیەکە حوتی یەکەم ئێمە 7 ساڵی یەکەم ئەبێ وشارانە مامەڵە لەگەڵ ماکەین. 7 ساڵی یەکەم پێی ئەوترێ سەنەی میغراس واتە غەرسی بەهاکان، غەرسی قیەمەکان لە مناڵەکانمان. کاریگەری نیسبەتی کاریگەریەکانی من تەئسیری من لەسەر مناڵەکەم لە 100 لە 7 ساڵی یەکەمان. نسبەتی خارجی لە سادێ ئێمە هەمومانە ترسی لەوەی کە مناڵەکەم بچێتە کۆڵان کە لە سادە کاریگەری لەسەر بەجێڵێ لە 100 ئاکاری دایک و باوکە. لە 7 ساڵی دووهەمەوە ئەم نسبەتە گۆڕانکاریەک پێوتێ سنەی کوڕاس تعلیم ئەمە لە نسبەتەکە تەغیرە بێ بۆ لە 160 دایک و باوکە لە 140 دەرەوەیە. بەڵام لە دوای 14 ساڵەوە لە سەردەمی لە 14 ساڵ بۆ 21 ساڵ قۆناغەکە معادلەکە عەکسە بێتەوە. کاریگەریەکانی دەرەوە لە 170 کاریگەری دایک و باوک لە 130. لە 4 ساڵی کۆتاییە لە دوای 21 ساڵ تا بۆ 28 ساڵ
ئەبێتە نسبەتی تەسیری ئەم دایک و باوکە بۆ منداڵەکەی لە 90 کاریگەریەکانی دەرەوەی لە 100 کاریگەری دایک و باوکە و حتا لەم قۆناغا ئیتر وای لێ ڕەنگە مناڵەکەوا تەسەوڕ کات دایک و باوکی بۆ جی بۆ ئەم جی لە ناژین وە گفتوگۆ حیوارەکانە نیە ئەم قۆناغە نییە بەڵکو ئەوان بۆ سەردەمێک ژیان لەم جیلانین و بۆ سەردەمێک بۆ ئەم سەردەمە ناشێ لە دوای 28 ساڵەوە ئەنجا قۆناغەکە عەکسە بێتەوە معادلەکە بە شێوەیەکی عەکسە بێتەوە وردە وردە ئەچین بەرەو 35 ئەوانە ئیتر خۆمان واما لێڵینەها باوکم ئەوسا قسەیەکی کرد ئاوایەوە زۆر جوان بوو ئەگەڕێمەوە بۆ وشەکانی دایک و باوکم ئەیکەم بە پند جاڵەمەکو و نەخشی سەر بەردوا بوو ئارام بوونەوە و گەڕانەوەیەک دروستە بێت گەڕانەوەیەک چونکە چمە سەر لوتکە و دوایی گەڕێمەوە خوارەوە بەو نەمەتا بۆ نسبەتی کاریگەریەکانی منیش لەگەڵ دایک و باوک لەسەر مناڵەکان بەو شێوەیە دەردەکەوێت هەمیشە وتێ منداڵ لە تەمەنی هەرزەکاریە یاخود هەرزەکار کاتێک کە قسەیەک ئەکا قسەکەی خۆی بەلاوە ڕاستینەک و خۆشت ئاماژت بکرد کاتێک کە دایک و باوکەکە قسەیەکی پێڵەن ئەم پێی وایە ئەمە هی ئەم سەردەمەنیە کەواتە چی بکرێت بۆ ئەوەی هەم گوێ لە مناڵەکە بگیرێت لەبەرەوەی کە دایک و باوکەکە ڕای ئەوی شۆر بگرن پێشنیار بکەن گوێ لە ڕاوبۆچوونەکانی ئەویش بگرن و هەستکا کە ئەویش ڕاوبۆچوونەکانی گرنگە لای دایک و باوکی چۆن مامەڵە بکرێت لەگەڵ ئەم دۆخەدا ئێمە هەندێک خاڵمان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرزەکارە یەکێک لەو تایبەتمەندیانە ئەڵین لە تەمەنی تا 12 ساڵ قەیناتۆ زۆر قسە بکەی لەگەڵ مناڵەکەتە زۆر بابەت باسکەیل بەڵام لە دوای 12 ساڵە چونکە ئەگونجێ هەندێکمانەیە لە 12 ساڵ هەندێکمانەیە لە 13 ساڵ چێتە ناو قۆناغی هەرزەکاری ئیتر ئەبێت دایک و باوک جۆگرێکی زۆر باش بن جۆکانمان تەواو فراوانەکەین بۆ قسەکردن بۆ گوێگرتن لەوان کەمترین قسە ئەەکەین یەکەم هۆکار بۆ ئەوەی کە من مناڵەکەم ئیحساس بەوە کە من جۆگرێکی زۆر باشە بم بۆ مناڵەکەم دووهەم مشارەکە ئەکەم بەڕا و ڕاوبۆچوونەکانی احترامی ڕایەگرم احترامی هەست و مەشاعیرێگرم شعوری ڕاگرم کاتێک ئەو کە ڕایەک تەرحەکە من احساس بەوە کە مەڵم ئەم ڕاتم زۆر بەلاوە جوانە گوێی بۆ ئەگرم بە مەزبوطی و ڕاو پێشنیارەکانی بۆی هەست ببوونی خۆی کە ئەگونجێم لە مناڵەکەم لە قۆناغی سەرەتاوە فێر کردبێ ئێمە زۆرکان لە خێزانە ئەڵێن تکایە کۆبوونەوەی خێزانی بکەن ئاساوارەکەی دوایی زۆر عەجیبە بیبینیتەوە کە کاریگەریکی جادوویی هەیە لەگەڵ مناڵەکەتە کاتێک کە مناڵەکەم پێشنیارێکە کات دەستەکەم بە نووسینی پێشنیارەکەی بزانە چەند هەست متمانە بوون بە خۆیەکە ئەو کاتێک کە ئەمەوێت دابنیشم گفتوگۆی لەگەڵاکەم گوێ ئەگرم پێشنیارێکە ئەینووسم لە قۆناغی هەرزەکاریە کە من فێرم کردو پێشنیارکە متمانە بە خۆی هەیە لە قۆناغی هەرزەکاریە گوێ لە ڕاکانی ئەگرم و هەندێک کات و زۆربەی کاتیش منطقیەن مامەڵە لەگەڵ ڕاکانەکەم ئەو ڕایەکی هەیە ڕاوێژەکەین و گفتوگۆکەین تا قەنەعەتم پێ بکە یا قەنەعەتی پێەکەم لە مەوزوعەکە ئەنجا جێبەجێکردنی ڕاکانی بۆی هەست بەبوونی خۆیکە هەست بە کیانی خۆیکە بەداخەوە ئەکرێ ئێمە خۆمان منداڵەکانمان خەفە ئەکەین چونکە لە قۆناغێکە هەری ویستوێتی زۆر قسەکە بێدەنگ بە ئەچێتە ئەو قۆناغە شەر بێدەنگ بە ئیتر وای لێت ئێمە ئەڵین 4 جۆر لە گەنجمانەیە 4 جۆر لە ئەرزەکارمانەیە جۆرێک هەرزەکارمانەیە هەرزەکاری سەرکردەیە هەرزەکارێکە کە توانا و تاقانی خۆی هەست بە ئینجازەکە هەست بە دەستکەوتەکە کاتێک کە ئیشەکە ئەمە خوای گەورەی بەخشێ بە هەموو دایکان و باوکان و بە ئێمەش کە هەرزەکارێکی زۆر باشە جۆرێکی دووەممانەیە بریتێ لەوەی جۆرێک هەرزەکارمانەیە گۆشەگیرە بێ هەندێکمانەیە شەڕەنگێزە بێ جۆری سێم جۆری چوارەمانەیە لادەرە بێ چێژ لە لادانە بینێ جۆری یەکەم و دووەم و سێهەم و چوارەم هەموو کاریگەرەکانی خۆم مەزانن لە کاتێکە بۆ گۆشەگیر بووە لە قۆناغی 4 بۆ 6 ساڵی مناڵەکەم پێویستی بۆیە زۆر قسە بکە زۆر کات پێڵم بێدەنگ بە مێشکی قسە خوارەوە ئێوە قسەیەکە بی تۆ بێدەنگ بە تۆ قسە مەکە ئیتر وای لێ من هەردوومە تۆ قسە مەکە تۆ قسە مەکە گۆشەگیرە بێ 4 یاسای لەگەڵا بەکارێنم ئەم 4 یاسای ئەوم کشتووە لە گەنجیە جارێکی یارمەتی دەرە بۆ ئەوەی کە کەسێکی گۆشەگیر بێ یەکەم زۆر ئامۆژگاری یەکەم ئێمەڵێن کە چوینە قۆناغی هەرزەکارەوە واز لە ئامۆژگاریکردن بێنە ئامۆژگاریکردنت کەم کەرەوە دووهەمینیان زۆر تەوجیه و ئاراستی یەکەم ئەمیش هەر هەڵەیە سێهەمینیان لۆمەی یەکەم سەرزەنشتی یەکەم چوارەم ڕەخنەی لێگرم هەر چواریان بکوژی توانا و تاقی گەنجەکانمە ئەو ساتە وەختەی کە من
گەنجەکە نەقدم لە خۆی گرت واتە تۆم کوشتووە یعنی دایمە ئیش لەسەر ڕخناکەم یا حتا وەلو کانە ڕخنم لە هاوڕەکانیشی گرت ئەویش بە هەمان شێوە ئەگەر من ڕخنم لە هاوڕەکەی گرت چونکە لە گەنجێتی حاڵەتێک هەیە ئەڵێ هاوڕەکەم یەکسانە بە من کە من ڕخنم زۆر لە هاوڕەکەی گرت بە هەمان شێوە کەواتە ڕخنم لە خۆت گرتووە تۆم قبوڵ نییە وەکو ئەوەی کایت خۆتم قبوڵ نییە کەواتە من پێویستم بەوەی گەنجەکەم خۆیم قبول بێ وەکو ئەوە ڕخنەی لێ نەگرم بە چ میکانیزمێک بنم حاڵەتە بکەم ئەگەر تا ئێستا من ئەمەم زۆر دووبارە کردوتەوە لەگەڵ مناڵەکەمە ئێمە قسەیەکمانەیە ئەڵێن پێویستمان بەوەی 21 دانە ڕۆژی ڕێک ئەبێت تەکنیکێک بەکاربێنم لەگەڵ مناڵەکەمە ئەم تەکنیکەش لەگەڵ هارزەکارەکەمە لەگەڵ گەنجەکەمان بۆ ئەوەی لە گۆشەگیری بێتە دەرەوە چونکە وای لێت ئەڵێ مەچین بۆ فڵانە ماڵ ئەڵێ نایەم بچین بۆ دەعوەتیەک نایەم سەیرانە نایەم لە ماڵەوە ئەگەر تەکنەلۆژیاشی نەبێ هەر نایەت تێکەڵ نابێت لەگەڵ تۆ نایەتە ژوورەوە بۆ لای تۆ نایەتە ناو بازنەی خێزانەکە دامیشێ من بەچی ئەمە بکەم بەم تەکنیکە بە تەکنیکێک من ئەتوانم وا لە مناڵەکە بکەم کە گۆڕانکاری لەوە بکەم بە چۆن گۆڕانکاری لەوە بکەم ئەبێ گۆڕانکاری لە خۆما بکەم ئەم تەکنیکی 21 ڕۆژە 21 ڕۆژی ڕێگیم هەموو ڕۆژێک گفتوگۆ لەگەڵ مناڵەکەماکەم لەگەڵ حەز و خولیاکانی ئەوە حەزی لە چییە؟ نایم گفتوگۆ لەسەر هاوڕێیکەم من گۆشەگیرم کردووە لە ئەساسەوە بۆی معالەجە ئێمە بکەم نایم گفتوگۆ لەسەر قوتابخانەی کەم گفتوگۆ لەسەر بانە ناکەم خولیای یاری هەیە یەم گفتوگۆ لەبارەی یاریەوە لەگەڵاکەم پرسیاری لێ یەکەم ئەخوێنمەوە خۆم بۆی تۆزێ معلوماتێکم لەبارەی ئەوشتەوە بۆ دەستکەوێ یا بەعکسەوە من معلوماتم لەو وەرگرم گەنجە حەزی لە سیارەیە بۆ نمونە یەم پرسیاری سیارەی لێکم یعنی ئەو پرسیارانەی لێ ئەکەم کە حاڵەتێک دروست ئەکات تەرفیهە عقلی لاوەعی ئەم گەنجەی منەوە نییە بڵێ یەکسەر دیوارم بۆ دروستکا لە بینی من و ئەوە چونکە نە لۆمەی تایە نە ڕەخنەی تایە نە ئامۆژگاریکردنی منی تایە نە تەوجیهکردنی منی تایە هیچ لەم چواری تیانە تاوەکو دیواری بۆ دروستکەم 21 دانە ڕۆژی ڕێک مامەڵە ئەتوانم بەم تەکنیکە مناڵە گۆشەگیرەکەم بکەمەوە ئەوەی کە گفتوگۆ بکەین پێکەوە بیگەڕینەوە ناو خێزانە بیگەڕێنەوە ناو خێزانەکە و بگەڕێمە بۆی جارێکە ئاشتەوایی لە بینی منی باوکو و کوڕەکەمە یا کچەکەمە منی دایک و کوڕەکەمە یا کچەکەم دروست بکەینەوە ببوورە کەواتە بەم تەکنیکی زۆر باشە بۆی من هێوا شێواش لە گۆشەگیری دەری بێنم بیخەمەوە ناو قۆناغێک و ئەو شتانی کە ئەو حەزی لێتی لەگەڵ یا ئەڕۆم نەک ئەو شتانی من حەزم لێتی باشە مامۆستا دایک و باوک چی بکات لە کاتێکە هەرزەکارەکەی مناڵەکەی کە هەرزەکارە لە تەمەنی هەرزەکاریایە تاقەیەکی زۆری هەیە چۆن ئەم هەلە بقۆزێتەوە ئەم تاقەیە بەکاربێنێت بۆ شتێکی باش بۆ بەهرەیەک لە مناڵەکەیە بۆ وەرزشێ بێت بۆ هەر شتێکی دیکە بێت ئێستا لەم دیو لەگەڵ پێشەم بەرنامەی من لەگەڵ تیمێکی وەرزشیە بوون گفتوگویەکی خۆشمان کرد لە ناو هێنەکە بریتیە لەوەی ئەسڵەن منێکی دایک و باوک زۆر زەڕورم بەوەی منداڵەکەم خولیایەکی هەیە حەزێکی هەیە یارمەتی دەربم بۆ جێبەجێکردنی حەز و خولیاکانی کە ئەو تاقە و ئێنەرژیەی سەرفکە لە بیرمان نەچێ ئەو گەنجەی بێدەنگە و قسە ناکات علامەتی باشی نییە نیشانەی شێواوی دەرونیە لە ناخیا شڵەژانی دەرونی هەیە لە ناخیا ئەو گەنجی دانیشتۆ متە و بێدەنگە مامۆستا لەوانەیە لە ئێمە پێچەوانەوە باسی ئەوە کرابێ وترابێ کەسێکی زۆر بێدەنگە کەسێکی زۆر لەسەر خۆیە بەڕاستی مناڵەکەی فڵان کەسێکی زۆر ئارامە ئەوەتا لە فڵان شوێنە دانیشت بوو هیچ قسەی نەکرد کەواتە ئەمە بەعکسەوە بە پێچەوانەوە شڵەژانی دەرونی لە ناخی ئەم مناڵە هەیە چونکە گەنج یعنی تاقە گەنج یعنی ئێنەرژی وزە من چۆن بکەم لەمەوەی کە موزەی ئەم گەنجەی من ئەم مناڵەی من وزەیەکی تەندروستانە و بەرهێنی تیا بکەم حەزی لە خولیای تۆپی پێیە دووگۆڵیە ئەکرێ هاوسەنگانە هاوسەنگی مامەڵی لەگەڵاکەم ئەی بم بۆ فێرگەیەک یاری بکات جاری وایە خۆم لەگەڵ یاڕۆم ئادی پرسیارێ لە خۆمانکەین کامەن لەگەڵ منداڵەکانمانە ڕۆشتوین بۆ ساحەیەک یاری بکەین وانە من ذکرایەتێکی خۆش لە یادمە ڕۆژێکیان لەگەڵ منداڵەکان لەگەڵ گەنجی گەڕەکان ڕۆشتن 12 ساڵ ئەوانە بوون چون بۆ ساحە منیش چوون وتم دانیشم لاتان کتێبێک خوێنم تا ئێوە یاریەکەن لەگەڵانە ڕۆشتم بۆ ساحەکە دوای سێرم کرد
یەکیان نەفرێکیان نوقسان بوو بە شەڕوا لەو ڕۆشتبوو یەکە بە شەڕوا وتمەوە قوبوڵە بێ من کالم لە پیانی و بە شەڕواڵە یاریکەم وتیانە جا زوو تۆپەکە لە شەڕواڵەکەمای گیرە بوو من بوومە دیفاعێک شەڕواڵەکەم بوو بە دیفاع ئەیگرتەوە هەستم کرد هەم گەنجەکان یعنی ئەحساسێکی زۆر خۆشیان لا دروست بوو هەم بەڕاستی منیش ئەو بڕی ئاسوودە بووم کە لەگەڵ ئەو گەنجانە جاری کرد یاریم کرد ئێمە بۆ یاڵێن دایک و باوکە بێت دوو ڕۆڵ ببینێ زانی یەکیان دایک و باوکە دووهەم ئەبمەوە ناخی ئەو منداڵی لە قۆناخی خۆیان وەکو خۆی مامەڵی لەگەڵاکەم حەزی بەوەیە لەگەڵای ئاچم بۆ وەرجە حەزی لە کاراتی ئەچم لەگەڵای بۆ کاراتی خۆم ئەچم لەگەڵا بۆی ئەحساس کە هینێکی هەیە مەسەلەن پشتیوانێکی هەیە سەنەدێکی هەیە کە یارمەتی دەرە بۆ ئەم منداڵە کە ئێوە گەشە بکە لە قۆناغی هەرزەکاریە گەشەیەکی باشەکە و یەکێک لە تایبەتمەندیە جوانەکانی تر کاتێک کە من منداڵەکەم لە قۆناغی هەرزەکاریە حەزی لە وەرزشێک بوو یارمەتی ما بە وەرزشەکە ئەم منداڵی من یەک لە تەکنۆلۆژیا دوورەکەوێتەوە بەڕێژەیی دوو ئەم منداڵی من تاقە و وزەکانی سەرف کرد لە لادان دوورەکەوێتەوە کە گەورەترین بەهایە سێمینیان عقلێکی سەلیم و تەندروستی بۆ دروستە بێ چوارەم جسم و جەستەیەکی تەندروست و سەلیمی بۆ دروستە بێ بۆ من ڕێگر بم لە بەرامبەرەوە ئەگەر من ڕێگر بووم خەفەی ئەەکەم دواتر یەتەوە ڕەنگە بە شەڕ و ئاژاوێک لەگەڵ منداڵەکانی کا لەگەڵ خوشکوبراکانی کا دەرێڕێ نەخێر یەتەوە من نایزانم ئەسبابەکە ئەوەیە هەر قسەیەکەکەم وەکو هینێک بەرزە بێتەوە لە بەرامبەر قسەکەی منە وەکو دارێکی ڕق کێشم بە عەرزە بەرزە بێتەوە لە بەرامبەر هەر قسەیەکی مناکەیکەم ئێگە تاقەکەیم تەفریق کرد بەتاڵم کردەوە یارمەتی دەربووم بۆ بەتاڵکردنەوەی وزەکەی لە شوێنێکی گونجاوی سەلیمە تەندروستە لە فێرگەیەکی معقولە چونکە بە دوای ئەو شوێنە گەڕێم کە کاریگەری نەرێنی لەسەر منداڵەکەم دروست نەکا چونکە لە ١٧٠ کاریگەری دەرەوەی باوەشمان لەبیر نەچێت ئەم چارەسەر باشترین چارەسەرە بۆ گەنجەکەم کە بتوانم لەو قۆناغە ڕزگاریکەم زۆر باشە مامنێت نمونەیەک باسکەم لەم چەند ڕۆژەیە لەگەڵ خاتونێک کە منداڵێکی هەبوو هەرزەکارە بەڵام زۆر گۆشەگیرە کە تێکەڵاوی هیچ کەسێک نابێت لە دەرەوە میش پرسیارم لێ کرد بۆچی مناڵەکەت ئاوا ئایا هۆکارەکەی خۆشت نیت کە ئەو مناڵەت وا لێ کردووە کە ئاوا بێت وتی ئەوە باشترێکە لەبەرەوەی من ترسم هەیە تێکەڵاوی کۆمەلگا بێت ترسم هەیە لەوەی کە دوایی کاردانەوەی خراپی هەبێت کاتە ئەکرێ بڵێن هەندێک جار ترسی دایک و باوک لەوەی کە مناڵەکەی تێکەڵ کۆمەلگا ببێت دووبارە هۆکارێکی خراپ ئەبێت بۆی لە پاشە ڕۆژدا دیسان و ترسێکی تر لەسەر مناڵەکەی دروست بێت کە گۆشەگیریە تێکەڵاو نەبوونە بە خەڵک دوو کێشەی تر دروستەکار خودی خۆی ئەمازانی یەکیان بریتێ لەوەی من ئەوەندە حەزەرەکەم لە پێشەوە و دامناوەڵم هەموو جارێم قسەیەکە مەڵم لەسەر سەقفی سەربانێکم ئەوەنە حەزەرەکەم لە پێشەوە بکەوم بە خوارەوە کاتێک زانم پشتەوە کەوتومەتە خوارەوە پشتە سەری میاوەتی بە عەرزە تۆ گۆشەگیرەکە تووشی خەمۆکیەکەم تووشی یەک دنیا نەخۆشیەکەم ئەگونجێ ئەو کاتە تووشی کێشەیەکی دەرونی یا کێشەیەکی لادان بوو بێ بە من ناڵێ چونکە من حەسرم کردووە ئەچێتە قوتابخانە لە قوتابخانە تێکەڵە بێ باشترین هۆکار ئەوەیە من بە پێچەوانەوە مناڵەکەم ڕام بێنم لەسەر ئەوەی کە لە ناوە مەناعەیەکی باشی بەمێ بەرگەی ئەو سەرمایی دەرەوە بگرێ بەرگری لەشی بەرگری دەرونی بۆ زیاد بکەم ئێمە ئەو کاتە زۆر کات ئەکەوێتە سەر دایک و باوکەکان بەڕاستی پرسیارێکەکەین جاری وایە ڕەنگە بۆ بەعدێکی تر ئەمەشمان بەکارێ نابێ ئایا ئەمە پرسیار گەلێک لە خۆمان بکەین ئێمە لە چ جۆرێکی دایک و باوکین وانە بەداخەوەڵم ئێستا زۆرێک لە دایک و باوکەکانمان ئێمە بوونێتە دایک و باوکی جەنازە زانی دایک و باوکێکین ئەگەر جەنازەیەک بێنم لە ناو ئەم شوێنە دای بنێ هیچ ڕۆڵێکی پەروەردەیی نییە منیش بە مۆبایلەکەمەوە مەشغوڵم لە ماڵەوە دایکی بە مۆبایلەکەیەوە مەشغوڵە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە هەمووشی ژارێتە ناو مێشکینەوە یاوەخود بە مەطبەخەکەیەوە مەشغوڵە حتا وەلەو کانە ئەگەر باوکەکە بڵێ من بە خوێندنەوە مەشغوڵم بە ئیشوکاری دایرەوە مەشغوڵم ئەمیش هەر خراپە چونکە منم کاتە دایک و باوکێکی جەنازەم ئێوە نیە لە ماڵەوەم لە ناو مناڵەکانم من ڕۆڵی پەروەردەییمونە ئێمە چوار بازنەمان هەیە بازنەی یەکەممان پێی دەوترێ بازنەی تەرکیز چقی بازنەکانی ژیانی ئینسانە چقی بازنەکانی بینی دایک و باوکە ژن و مێردە مناڵ و باوکە مناڵ و دایکە ئەم پەیوەندیانە بریتیە لە بازنەی تەرکیز ئایا فعلەن ئەم پرسیارە لە خۆمان بکەین ئێمە مناڵەکانمان لە بازنەی تەرکیزی ئێمان ئایا خێزانەکەم لە بازنەی تەرکیزی منایە یا هەموو غێمێکم مۆبایلەکەمە ئیشەکەمە
هاوڕێکانمە چوونە دەرەوەکانمە کامیانە بازنەی دووەممانەیە پێی دەوترێ بازنەی کاریگەری بازنە بە ئیطاری ئەوە کاریگەری یەکەم شت کە ئەبێ مناڵەکان و خێزانمان لە بازنەی تەرکیز هەبێ دووهەم شتەکانی تر ئەکرێ مەسەلەن دایکە باوکە ها کۆمەڵێک ئیطارێکی بازنێکی تۆزێکی ترمێ بە دەوریەوە ئەبێ ئەوان لە بازنەی کاریگەری مابن بازنەی سێممانەی پێی دەوترێت بازنەی گرنگی پێدان کارەکەمە بێ لە بازنەی گرنگی پێدان مابێ شتەکانی ترمە بێ لە بازنەی گرنگی پێدان مابێ هەندێک لە شتەکانم لە بازنەی چوارەمە بێ بازنەی لابردن و فەرامۆشکردن بێ من ئەزانم ئەو شتێک کە کاریگەری نەرێنی لەسەر ژیانی من و مناڵەکەم دروستەکات بۆ ئەوی ئەم دایک و باوکە نەبم دایک و باوکێکی جەنازە بم دایک و باوکێکی ترم نەبم خمە بازنەی فەرامۆشکراوەوە جۆری دووەمینمان بریتێ لە دایک و باوکی ون بوو ئەو دایک و باوکی لە دەرەوەیە ئەڵێ من چی یەکەم ئەڵێ من ڕۆژ تا ئێوارە مامۆسا کاک دکتۆر من ڕۆژ تا ئێوارە لە دەرەوە خەمی مناڵەکانمە دوو ئیشەکەم سێ ئیشەکەم بۆ ئەوی بەس مناڵەکانم خۆش بژین احتیاجی دەستی نامەردە منە قسەیەکەن مناڵەکە دەزانین چی پێ ئەو کاتە تۆ ونیت وجودت نییە علی شریعەتی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەو کاتێک کە پێویستە تۆ هەبیت کە نیت واتە نیت جاو تعبیرەکە دەرچم بە نوعی گەلێ بگرێ ئەڵێ کاتێک کە ماڵەکەت گڕی گرت تۆ لە شوێنێکی زۆر باشابی یا لە شوێنێکی نەشیاوە بیت کە تۆ نەتوانی بێ یا لە شوێنێکی زۆر باش و شوێنێکی مامناوەندابی کە لەو کاتا تۆ نەتوانی بچی ئاگری ماڵەکەت بژێنی تۆ لەو کاتێک کە پێویستە ببی کە نەبووی یعنی چی بوونی نییە بۆ هەموو جارەڵێن تکایە لەگەڵ مناڵ بژی نەک بۆ مناڵ بژی لەگەڵ گەنج بژی نەک بۆ گەنج بژی لەگەڵ ژیان واتە کاتی بەرێ ئیحتیرامی پێ بە گرنگی پێ بە بەڵام بۆ ژیان بەس ئەوە بیرم لەوەیە پارەی بۆ پەیداکەم بەڵام لە ڕۆ دەرونیەکەیەوە فەرامۆشە کردووە ئێمە لە پەروەردا ئەمە دووشتە ئەم مستەلەحاتە تێکەڵاومان کردووە لە پەروەردا ئەم زاراوەیە پێی دەوترێ زاراوەی بەخێوکردن نەک زاراوەی پەروەردەکردن من بەس بەخێویەکەم نانی بۆ پایاکەم خواردن هەم ئەو پێداوی سێفسیۆلۆژیانی کە هەیە ئەو شتانی بۆ دابینەکەم لە خۆراکە لە جلو بەرگە نازان بۆ شتانی بۆ دابینەکەم بەس پەروەردەکردن بریتێ لە کات پێدان قسێکی جوانەیە ئەڵێ ئەو شتەی کە لە زاکیری مناڵ ئامێنێتەوە لە زاکیری گەنج ئامێنێتەوە ئەوەیە کە کێ کاتی لەگەڵ بەسەر بردووە نەکێکی بۆ کردووە ئەمە جۆری دووەم ئەگەر کاتمان بێ سێ جۆری کەمان ماوە کاتەکەمان زووتەوە بەرەو کۆتاڕوە بەس فەرموو ئەگەر پامی کۆتات بکەین لەم دوودانەمانە با یەک قەوسی تیرانی بەمە چونکە هەر داخڵی ئەوە بێ دایک و باوکمانێ بانقا وا تەسەورەکە ئەم دایک و باوک هەرچی مناڵەکەی داوای کرد بەس ئەمەی بۆ بکە ئەو کاتێک کە شتەکانی بۆ ئەو کاپێداویستەکانی بۆ کە وازانێ هەموو شتێکی ئەوەیە شەرحیاتی لەسەر نایەم جۆری کە دایک و باوکمانەیە دایک و باوکی دیکتاتۆرە پۆلیسە احتراماتم بۆ پیشەی پۆلیس مەبەست بۆیە پۆلیسیانە مامەڵاکە دیکتاتۆریانە مامەڵاکە ئێوە ڕای خۆی بسەپێنێ کامیش کۆمەڵی خاڵی هەیە و شێوازەکانی هەیە جۆری پێنجەمینمان بریتە لە دایک و باوکی پشوەکان بەس لە کاتی پشووە کاتەیە بە مناڵەکەی لە کۆتاییە ئەمەوێ ئەو قسەیە بکەم کەوتان کاتمان نەماوە ئەوسا پێشمان بڵێ ترسناکترینیان کامەیە مەترسیدارترینیان بۆ ئەو مناڵە بۆ ئەو هەرزەکارە کامەیانە کام دایک و باوکەیە هەر پێنجیانە هەر پێنجانە لە هەمویان مەترسیدارتر دایک و باوکی ون بووە چونکە حزوری پەروەردەی لە ماڵانیە لەگەڵ ماڵەوانیە شەوی لە کافتریا لەگەڵ هاوڕێکانە بەسەرا ئەبا من ئەو کاتێک کە مناڵم بوو لەو ساتە وەختەی بڕیارم ما مناڵم بێ دڵی من لە دەرەوەی خۆمەژی دڵم لە دەرەوەی خۆم لێ ئەدات کەواتە ئەو کاتێک کە من ونم لە کاتی مناڵەکەمان لەگەڵ مناڵەکەمان نیم دایک و باوکێک لە هەمووی خراپترە و ئەخیرەن ئێمە زۆر کات ئەم قسەیەمان لە ڕووی پەروەردەیەوە لە کەیسەکان کەیتە لامان پێمانەڵێ کاکتۆر وەڵی من لەگەڵ مناڵەکانمان بەبێ جیاوازی یەک پەروەردەم کردو بۆ هەموو مناڵەکانم و منیشەڵێم بە واناڵم بەس لە ئێستاڵێم ئەم دەستەواژەی ئەمەی کە من یەک پەروەردەم کردووە بۆ مناڵەکانم
ئەگەر بڵم هەڵەترین پەروەردەیە بۆ پەروەردەی نەوەکان و مناڵەکانمان چونکە پەروەردەی مناڵەکانمان وەکو نەخشی پەنجەکان وان پەنجە هیچ کەسێک لە هیچ کەسێک کە ناچێ پەروەردەی هیچ کەسێک لە هیچ کەسێک کە ناچێ لە مناڵەکانمان پەروەردەی من لەگەڵ خوشکەکەما جیاوازە پەروەردەی خێزانی من لەگەڵ ماڵ براکەمە لەگەڵ ماڵی باوکمان کە منی پێ پەروەردە بووم لەگەڵ ماڵی خەزورما کە خێزانەکەمی پێ پەروەردە بووە کەسایەتەکان جیاوازن کەسایەتەکان جیاواز مامۆستا گفتوگۆکەمان زۆر خۆشە کاتەکەمان هەر ئەوەندە بوو